وەزیرانی دەرەوەی وڵاتانی کۆمکاری عەرەب کۆماری ئیسلامی ئێران گونابار دەکەن بە دەستێوەردان لە کاروباری وڵاتەکانیاندا و هەروەهاش بە ئاگرخۆشکردنی نائارامی و ناجێگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەگەر ئێران بیەوێت ڕۆڵێکی ئەرێنی هەبێت لە ناوچەکەدا ئەوە پێویستە لەسەر بنەمای دراوسێتی باش ڕەفتار بکات و دەستێوەردان نەکات لە کاروباری وڵاتەکاندا و تیرۆر ڕەت بکاتەوە. ئەگەریش بەردەوام بوو لە ڕێبازی شەڕانگێزی و ئاینزایی و پشتیوانی لە تیرۆر کرد ئەوە ڕوبەڕووی بەرهەمگاربوونەوە دەبێت لەلایەن وڵاتانی عەرەبیەوە. دەمێکە وڵاتانی عەرەبی لیستێکی دوور و درێژی گازەندەیان هەیە دژ بە دەستێوەردانەکانی ئێران لە عێراق و سووریا و یەمەن و بەحرین و هەروەها لوبنانیش. هەرگیز ئیران باکی پێنیە و دوودڵیش نییە لە بەکارهێنانی کارتی ئاینزایی وەک ڕێگەیەک بۆ باڵکێشان بەسەر ناوچەکەدا و هەروەهاش دەستێوەردان لە کاروباری وڵاتانی عەرەبیدا لە ڕێی هەڕەشەکردن و پشتیوانیکردنی تۆندڕەوان و پڕچەکردنی تورستان و پێکێنانی هێزی میلیشایی بۆ نانەوەی ئاژاوە و تونەتیژی لە ناوچەکەدا. کاربەدەستانی عەرەبستانی سعودیە لۆمەی خۆپیشاندانە تونند و تیژامێزەکان لە ئەستۆی حکوومەتی ئێران دەنێن و ڕێبەرانی کۆمکاری عەرەبیش داوا لە تاران دەکەن تا تێرۆریزم ڕەت بکاتەوە و هاوکاری لەگەڵ دراوسەکانیدا بکات. وەک چاوەڕوان دەکرا پشتیوانیەکی تەواو هەیە بۆ داواکەی عەرەبستانی سعودی بڕیاردانیش لەلایەن ئەو کۆمیتەیەوە دەبێت کە نوێنەرایەتی ژمارەیە وڵاتی ئەندامی کۆمکاری عەرەب دەکات و ئەرکەکەی دۆزینەوەی ڕێگەیەکە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم پێشێلکاریەی ئێران و کۆتایی پێهێنانێتی. لەگەڵ ئەماڵۆزیانەدا نەتەوە یەکگرتوەکان نێردراوە تایبەتەکەی خۆی ناردووە بۆ عەرەبستانی سعودی و ئێران بە مەبەستی دڵنیابوونەوەی ئەم ڕۆژە کاریگەری نابێت لەسەر پرۆسەی چارەسەری ئاشتیانەی قەیرانی سووریا. لە ڕیاض ئەو دڵنیایەم وەرگرتووە و لە ئێرانیش بە هەمان شێوە کە هیچ کاریگەریشان نابێت بەسەر و توێژەکانەوە بۆ دۆزینەوەی ڕێگەچارێکی ئاشتیانی قەیرانی سووریا. لە دەمێکدا دەشێت بە پێی ڕێکەوتنی ناوچی سزانێونەتەوەیەکان لەسەر ئێران هێور بکرێنەوە. هێزی دەریایی ئەمریکا دەڵێ لەشکری ئێران لە درەنگانێکی مانگی 12دا موشەکی هاویشتۆتە نزیک کەشتی فڕۆکە هەڵگری هاری ترومان لە کەنداو. ئێران کوڵی دەکات و ناڕەزاییشی دەربڕیوە بەرامبەر ئەگەری سەپاندنی سزای نوێ بەسەریدا لەلایەن ئەمریکاوە بەهۆی بەرنامەی ئێران بۆ موشەکی باڵستیکی یان دوورهاوێژ. ئێستاش پرسیارەکە ئەوەیە لە کاتێکدا شەڕی دژی ئیسرائیل نەیتوانی وڵاتانی عەرەب لە یەک بەرەدا کۆبکاتەوە ئایا هەڵوێستیان بەرامبەر ئێران یەکیان دەخات؟